ئەندامێکی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری ڕایدەگەیەنێت دۆخی هەرێمی کوردستان بەم شێوەی ئێستا بەردەوام نابێت و دۆخەکە لا لێواری تەقینەوەدایە. هەردوو مەڵبەندی 3 و 11 هەولێری کۆمەڵی دادگەری لە درێژەی چاڵاکیەکانیاندا ئێوارەکۆڕێکیان بۆ کادیرانی سنووری مەڵبەندەکان ئەنجامدا و تیایدا چەند پرسێک لەلایەن عەبدولستار مەجید ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری خرایە ڕوو. لە ئێوارەکۆڕەکەدا عەبدولستار مەجید ئاماژەی بە گۆڕانکاریەکانی ناوچەکە و ئەرکی کۆمەڵی دادگەری کرد، هەروەها ئاماژەی بە هەڵبژاردنەکانی داهاتووی عێراق کرد و ئەرک و بەرپرسیارەتی کۆمەڵی لەو بارەیەوە خستە ڕوو. وڵاتانی زلهێزی دنیا، وڵاتانی گەورەی دنیا، ئەوان لە نێو خۆیاندا هەمیشە مشتومڕ و شەڕ و هەرایان لەسەر دابەشکردنی بەژەوەندیەکانە و هەر کامێکیان چۆن دەتوانێت پێگەی خۆی جێپێگەی خۆی لە وڵاتانی کە داگیریان دەکەن و سامان و سەروەت و سەرمایەیان دەبن چۆن پێگەیان بەهێزترکەن و چۆن سامان و سەروەتی ئەو وڵاتانە داهاتەکانی وڵاتانە زیاتر بەدەست بێنن. هەڵبژاردننی عێراق، ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە دەی 2021 دەبێت ئەوە بزانین کە یاساکەی وە کاتەکەشی لە بارودۆخێکی ئاڵۆز و خوێناوی لەدایک بوو لە عێراق، یعنی لە حاڵەتێکی ئاسایی لەدایک نەبووە، حاڵەتێکی سروشتی نەبوو. لە کاتی خۆپیشاندانەکان بووە کە نزیکەی زیاتر لە 500 کەس کوژرا و چەند هەزار کەس بریندار بوو لە عێراق. ئەم یاسایە و ئەو هەڵبژاردنی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەدایک. لە تەوەرێکی دیکەی ئێوارە کۆڕەکەدا عەبدولستار مەجید باسی لا بارودۆخی ناوخۆیی هەرێم و شکستی کابینەی نەوەیم و زیادبوونی قەیرانەکان و گەندەڵیەکان و سەرکوتکردنی ئازادیەکان کرد و جەختی لەوە کردەوە کە دۆخی هەرێم بەم شێوەیە ئێستا بەردەوام نابێت و دۆخەکە لا لێواری تەقینەوەدایە. پێمان گوتن کە ئەم بارودۆخە کە تەماشا دەکەین بەم شێوەیە بەردەوام نابێت. ئێستاش دەکرێت ئەوەی کە لە دەستمان نەچێت. وەکو بەڕاستی ئینسافێک باسی بکەمیانی یەکێک لەو بەرپرسانە گوتی وەڵی من 2 ساڵە زۆر لەم بارودۆخە دەترسم. وەڵی ئێمە 15 ساڵ لەم بارودۆخە دەترسین، نەک 2 ساڵە. بەڵام هەر باشە ئێستا 2 ساڵیش بێ گەیشتنە ئەم قەناعەتە کە ئەم بارودۆخە بەم شێوەیە بەڕێوناسی مەترسیدارە. خەڵک زۆر بێزارە، زۆر نیگەرانە و بە شێوەیەکی زۆر فراوانیش بەڕاستی لە هەردوو حیزبی دەسەڵاتداریش، یعنی لە ناو خەڵکی ئەوانیش، لە ناو جەماوەری ئەوانیش، و بێزارن لە گەندەڵی کاکە، بێزارن لە قۆڕەتکاری، بێزارن لە خۆسەپاندن، بێزارن لە یاساشکێنی، بێزارن لە بەرتەسکردنەوەی ئازادیەکان. پێم وایە ئەم بارودۆخە هەر ئاوا بڕوە شۆڕشەی دروست دەبێت، ڕاپەڕینێک دەبێت یەو فەقیر و هەژارانە کابرایش کە تەحمل ناکە، ناتوانێت کاکە ئەم هەموو ئەخە بۆیش کابرا حەقیقی تەحمل نەکا، ئەم هەموو داهاتە دەبینی، ئەم هەموو سامان سەروەت دەبینی، کاکە تەماشای بەرپرسان کەن، تەماشای کۆمپانیاکانیان کەن، تەماشای خزم و کەسوکاریان کەن، بزان داخ چۆن دەژی. لە ڕابردوودا کۆمەڵی دادگەری هەردەم لە بەرەیگەل و هاوخەمی هاوڵاتیان و کێشە و داواکاریەکانیان بووە و دژی ستەمکاری و قۆڕخکاری دەسەڵات و بە هەدەردانی داهاتەکانی هەرێمی کوردستان وەستاوەتەوە و لەو پێناوەشدا درێژە بە سیاسەت و بەرنامەکانی خۆی دەدات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.